سڵاوتان لەبێ بەڕێزان ئەمڕۆ لیژنەی باڵای نەوت و گاز لەگەڵ پەرلەمانتاران کۆبوونەوە و چەند پرسێکی پەیوەست بە سوتەمەنی تاوتوێ کراوە. بەپی لێدوانی پەرلەمانتارێک کۆبوونی بانزین نامێنێت و نرخی بانزینیش گۆڕانکاری بەسەردادێت. بۆ زانیاری زیاتر لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆی ئەنجومەنی باڵای نەوت و گاز لەگەڵ پەرلەمانتاران و هەروەها گفتوگۆکردن لەسەر پرسی نەوت لە دیوی دۆمی هەواڵدا شێرکۆ جەودەت سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە لە پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵماندا دەبێت. کاک شێرکۆ سڵاوت لەبێ، دەمەوێت بپرسم کۆبوونەوەکەی ئەمڕۆی ئەنجومەنی باڵای نەوت و گاز لەگەڵ پەرلەمانتاران مەبەستی سەرەکی چی بوو؟ بناوی خۆی بەخشندە و مهرەبان، سڵاو لە بەڕێزیشتان و لە بینەرانی خۆشەویست. سپاس. کۆبوونەوەکە دیارە لەسەر داوای ئێمە بوو وەکو لیژنەی پیشەسازی وزە و سەرچاوە سروشتەکانی پەرلەمانی هەرێمی کوردستان بە مەبەستی یەکلاکردنەوەی چەند پرسێک و چەند گرفتێکی گرنگی هاوڵاتیان کە معاناتی هاوڵاتیان بوون و وەسکاڵای ڕۆژانەمان پێ ئەگەیشت لەلایەن هاوڵاتیانەوە لەسەری کە نرخی بنزین بوو و کواڵەتی و جۆری بنزین بوو و بەکارهێنانی کۆبۆن و سیستمی کۆبۆن و چەندین پرسیتر کە بۆ وەمای ئەوەی کە ئێمە ناچار بین هەوڵەکانمان چڕ بکەینەوە بۆ ئەوەی کە بە زووترین کات ئەم کۆبوونەوەی ئەنجام بدرێ وەکو لیژنەی یا ئەنجومەنی باڵای نەوت و گاز لە هەرێمی کوردستانە لەگەڵ ئێمەیە کە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت سەرۆکایەتیەکەن و ئەندامەتی وەزیری پلاندانان و وەزیری سامانە سروشتەکان و وەزیری دارایی و سکرتێری ئەنجومەنی وەزیران لەگەڵ وەزیری پەرلەمان و حکوومەت ئامادەی بوون. بەڵێ، بەپی لێدوانی پەرلەمانتارێک بۆ لەمە دووە کۆبوونی بانزین بەکار ناهێنرێواتە بە بانزین بەبێ کۆبوون وەردەگیرێت. ئەمە بڕیاری لەسەر دراوەیان چۆنە؟ ئێمە هەر بەرنامەوان وا بوو کە کار لەسەر ئەوە بکەین کە مەسلەی کۆبۆن بەڕاستی دەرکەوت کە سەرکەوتوو نەبوو لە ڕازیکردنی هاوڵاتیان و ژمارەی زۆری هاونیشتیمانیان نەیانتوانی کۆبۆن بەدەست بێنن و ئەو ڕێنمایانەی کە پێشتر دەرکرا بوو ڕێنمایەکی وانە بوون کە لەگەڵ خواستی هاوڵاتیانە بگونجێ دەرەنجام ئەو ئازارەی لێکەوتەوە و ئەو ناڕەحەتەی لێکەوتەوە کە ژمارەی زۆری هاوڵاتی گرتەوە. بۆیە لە کاتی گفتوگۆکانە ئەوە بوو وەزیری سامانە سروشتەکان وتی بڕارم داوە کە کار بە کۆبۆن نەکەینەوە و دوای تەواوبوونی ئەم وەجبەی کۆبۆن دوای ئەوە کۆبۆن نامێنێ و کار بە ئەوەکەین کە کێشەی نرخیش چارەسەر بکرێت. بەڵێ باشە، بەڵام یعنی ئەوە ئەمڕۆ بڕیاری لەسەر درایان تەنیا گفتوگۆیەک بوو لە نێوان ئێوە و لیژنەکەدا؟ ئەوە هەر بڕیاری وەزیری سامانە سروشتەکان هی خۆی بوو و ئەو سوور بوو لەسەرەوەی کە بۆ شێوەیە بێ لەبەرەوەی کە بۆی دەرکەوت کە ئەوەی کە ئێمە ئەمانوت پێشتر وا دەرچوو کە کۆبۆن ئەو میکانیزمە نییە کە بتوانێت ئەو ئامانجە بپێکێ کە بە شێوازێکی دادپەروەرانە بنزین بگا بە هاوڵاتیان و لە هەمان کاتە تەلاعوب و فێڵ و گەندەڵیتیان نەکرێ دەرەنجام پرۆسەکە بە شێوازێکی ناچاری وەکو کۆبۆن بەکارهێنرا بەڵامی تر کاتێەوە هاتووە کە بەکار نەهێنرێ بۆیە بوو بە بڕیارێکی مسبق لەلایەن وەزیرەوە کە کۆبۆن بەکار نەهێنرێ جارێکی تر. واتە بۆ لەمە دووە کۆبۆنی بانزین بەکار ناهێنرێ، هاوڵاتیان بۆ وەرگرتنی بانزین پێویستیان بە کۆبۆن نییە. ئەوە بڕیاری وەزارەتی سامانە سروشتەکانە و لە دوای تەواوبوونی ئەم کۆبۆنە بە بڕیاری وەزارەتی سامانە سروشتەکان کۆبۆن بەکار ناهێنرێ. باشە، واتە کاتەکەی دیاری کرایەوە لە کێوە کار بەوە دەکرێت کە ئیدی کۆبوون بەکار نەهێنرێ؟ ڕۆژەکەی دیاری کراوە لە چ وەختێکەوە؟ دوای تەواوبوونی ئەم یەک دوو کارتەی کە ماوە بۆ کۆبۆن واتە لەوە چه هەفتەیەکی تر ئەوەندەی مابێ کە ئەم کارتانە تەواوبووی کۆبۆن دوای ئەوە بەپێی بڕیاری وەزارەتی سامانە سروشتەکان و وەزیری سامانە سروشتەکان کۆبۆن نامێنێ و ئالیەتی تر و میکانیزمی تر بۆ دابشکردنی بنزین ئەگیرێتە بەر. واتە دوای هەفتەیەکی دیکە کە ئەم کۆبوونەی ئێستا لە لای هاوڵاتیان هەیە ژمارەی ئەو کۆبوونانە تەواو بوو ئیتر کۆبوون بەکار ناهێنرێتەوە جارێکی تر. بەڵێ ئەوە بڕیاری وەزیری سامانە سروشتەکان. بە دیاریکراوی نازانن چ ڕۆژێک دەکات، چەند ڕۆژی دیکە دەکات؟ پێم وایە هەر هەفتەیەک ئەو پەڕی تێپەڕنا هەفتەیەک 8 ڕۆژی تر ئەمە دێت.
باشە لە ماوەی ڕابردوودا بینیمان ینی هۆکارەکە کۆبۆن بوو یان گرانی نرخەکە بوو یان ئەزمەی بانزین بوو قەرەباڵقێکی زۆر لە بانزینخانەکانە دەبینرا ینی هاوڵاتیان گرەیەکی زۆریان لەو بارەوە دەکرد ئەمە دووبارە دەبێتەوە؟ خۆی ئەوە وای لێکردین کە ئێمەش بجۆڵێن بەڕاستی وەکو پەرلەمانتارۆنک و لیژنەی پیشەسازی وزە و سەرچاوە سروشتیەکان و ئەمڕۆ حکوومەت و ئەنجومەنی باڵای نەوت و گازی هەرێمی کوردستان داتایەکی زۆریان بۆ عرض کردین و زۆر هەوڵیاندا بەوەی کە پێمان بڵێن کە وەزەی حکوومەت زۆر لەبارێکی ناهەموارایە و موچە و مەعاشیان پێدابین ناکرێت بە پێی پێویست و دامێکی زۆر ئەکەن بە نزیکەی 5 ملیارد دلار بۆ ئەم مەسلەی سوتەمەنی و پێداویستیەکانی بەڕێوەبردننی حکوومەت و بەو شێوەیە تەفاسیلێکی زۆریان عرض کرد بۆ ئەوەی کە پێمان بڵێن کە ئێمە ناتوانین لەو دەرخە زیاتر دای بگرین و پێشتریش تەوانم ئەزمەیە کاتێک دروست بوو کاتێک کە شەڕی داعش و ئابلوقی ئابووری بەغدا و نەناردنی بووجە لەلایەن بەغداوە و چەندین قەیرانی تر بەڵام ئێمە بەش بە حاڵی خۆمان بەڕاستی سوور بووین لەسەر ئەوەی کە نرخەکە هەر 500 دینار بێ لەبەرەوەی کە ئەو لێکدانەوانەی کە کردومانەوە ئەو چارەسەرانەی کە دامان ناوە چارەسەری واقعین و قەناعەتمان وایە کە ئەکرێ لە شتی تر بگیرێتەوە کە بە پلەی دوو دێن لە ژیانی حکومڕانیە بۆ نرخی بەنزین کە بە پلەی یەک دێ لە ژیانی هاوڵاتیاندا بەو شێوەیە چارەسەر و حلول ماخسۆتە بەردەم حکوومەت لەلایەکی تریشەوە لەبەرەوەی پێک نەهاتین لە نێوان خواستی ئێمە کە 500 دینار بوو بۆ یەک لیتر و لەلایەن توانای حکوومەت کە ئەیان وت کە ناتوانن ئەوە دابین بکەن بۆیە کۆبوونەوەی چوارشەمەمان دیاری کرد بۆی کە هەردوو لە پرۆپۆزەڵ و پرۆژەی تر ئامادە بکەین بۆی کە چۆنێتی تەرشید و تەرشیقی سەرف بکرێ لە شتی ترەوە بگیرێتەوە بۆ ئەوەی کە لەسەر شان و کۆڵی هاوڵاتی نەبێ بۆیە ئێمە کاتێک کە لە گفتوگۆکانەدا کۆچیمانە کرد جەختمان لەسەرەوە کردەوە کە ئەو کەم و کورتیەی کە هەیە لە بوجەیە و ئەو قورسایی کە هەیە لەسەر حکوومەت هاوڵاتی تەحملی نەکا لەبەرەوەی کە ناتوانێت تەحملی بکە لەبەرەوەی کە بە دوو مانگ مەعاشێکی ئەدرێتێ لەبەرەوەی طبقەی هەژار کە زیاتر لە 200,000 کەس ئەگرێتەوە ئەناڵێنن بەدەست ئەم مەوزوعەوە بێ لە عمومی کۆمەلگا لەبەر ئەوە پێویستە حکوومەت تەحملی ئەو قورسایە زیاتر بکە وەک لە جاران یان تەرشیدی سەرف بکرێ بە شێوازێک هەندێک مەساریفی تری حکوومەت هەیە کە ئیکا بۆ شتی تر لێ بگیرێتەوە بۆی کە بخرێتە سەر نرخی بەنزین و نرخی بەنزین دابگیرێت. باشە ئێوە پێشتریش وەکو پەرلەمانتاران بە تایبەت وەکو لیژنەکەی ئێوە زۆر سوور بوون لەسەرەوەی کە نرخی بەنزین وەک خۆی بمێنێتەوە یان دواتر کە بڕیاری کۆبوون دەرکراویستان گرفتی کۆبوون هەل بکەن بەڵام بانزین بە 500 بوو بە کۆبوون دابەش دەکرا بانزینی تیجاریش هات بە 1250 دینار دواتر ئێوە وەزیری سامانە سروشتەکانتان بان کردە پەرلەمان دواتر بانزین بوو بە 800 هەر بە کۆبوون بوو بانزینی تیجاریش بە 1250 دینار بوو واتە هیچ نەگۆڕا غیریەوەی 300 دینار خرایە سەر پارەی ئەو بانزینی کە بە کۆبۆن وەردەگیرا بۆچی نەتانتوانی ئێوە قەناعەت بە وەزیری سامانە سروشتەکان بێنن بەوەی کە لانی کەم کۆبوون نەمێنێ ئەگەر نرخەکەشی زیادی کرد ئەوەی کە حکوومەت وەڵامی ئێمەدایەوە لەو پرسیارانەی کە ئاراسەمان کردن کە بەهۆی شەڕی داعشەوە بەهۆی وەستانی بنزینی بێجیەوە بەهۆی ئاوارێکی زۆر کە بەڕوڕی هەرێمی کوردستان بۆتەوە بەهۆی نەناردنی بوجە لەلایەن بەغداوە کە ئەمە لە دوای ساڵینەوەیەکەوە تا ئەمڕۆ ڕووداوی وا سەخت بەسەر هەرێمی کوردستاندا نەهاتووە ئەمە قەیرانەکەی دروست کردووە بەڵام ئێمەش لە سەرەتاوە هەر ڕازی نەبووین لەسەرەوەی کە نرخی بنزین بەرز بکرێتەوە لە دوای ئەوەی کە 7 ساعات کۆبوونەوە کرا لەگەڵ وەزیری سامان سروشتەکان بۆ تعدیلی ئەو ڕێنمایانی کە بوو نەمایی عزیێدانی هاوڵاتیان لە مانگی ڕەمەزانی پیرۆزە ئەوە بوو لە کۆتایی کۆبوونەوەی پەرلەمانە وەزیری سامان سروشتەکان پێشنیاری 800 کرد ئێمە دەنگدانمان لەسەر نەکرد و ئیقراریشمان نەکرد لەبەر ئەوەی دراسەمان کردایە بەڵام دواتر کە چووە دەرەوەی هۆڵی پەرلەمان ڕایگەیان کە ئەوە بڕاری داوە لتری بنزین بکە بە 800 دینار کە بوو بە مای ناڕازیبوونی ئێمە و دواتر لەگەڵ سەرۆکی حکوومەتە داوای کۆبوونەوەمان کرد بۆی کە دای بگرێ ئەو نرخە ئەوە بوو بۆ پاس و بۆ تەکسی کرایە بە 500 بەڵام بۆ تایبەتمایەوە ناڕازێتەکانمان بەردەوام بوو هەتاوەکو ئەمڕۆ بە چەندین شێواز بە چەندین میکانیزم ئێمە فشارەکانمان بەردەوامە ئێستش گفتوگۆکان لەوایە کە ئەبێت چارەسەر بدۆزرێتەوە بۆی کە ئەو نرخە دابگیرێ ئەمە یەک دوو کواڵەتی بنزین و جۆری بنزین کە سیارەی هاوڵاتیانی زۆر عەزیەت داوە کە تەندروستی هاوڵاتیانی زۆر عەزیەت داوە کە ژینگەی زۆر عەزیەت داوە ئەمڕۆ بوو بە قەناعەتێکی تەواو کە بۆ چوونەکانی ئێمە ڕاست بوو کە ئەمانوت
کواڵەتی و جۆری بنزین لە ئاستێکی زۆر خراپدا لە زۆربەی بنزینخانەکان باشە بۆیە بوو بە من بڕیارێکی پرسیارێکی زۆرم بۆ هاتووە سەبارەت بەوەی کە بەوە. پێویستە کاک کواڵەتی شێرکۆ. و جۆری بنزین بە شێوازێکی زۆر محکەم کۆنتڕۆڵ بکرێت. تایبەت لەسەر کوالێتەکە ینی هۆکارەکە چییە؟ بۆچی پێشتر بە 500 دینار بوو بەڵام هاوڵاتیان بەو جۆرە گرفتیان نەبوو لەگەڵ کوالێتی بنزینەکەدا؟ ئێستا بۆچی هاوڵاتیان هەموو هەرایەنە لەسەرەوەی ینی کە مەکینەی یاخود بە زوێنەری سیارەکانیان گرفتی بۆ دروست بۆ بەهۆی ئەم بنزینەوە؟ بە دیاریکراوی هۆکارەکە چییە؟ دوو هۆکاری سەرەکی هەبوو لە هۆکاری خراپبوونی جۆری بنزین. هۆکاری یەکەمیان ئەوەیە کە وەزارەتی سامانە سروشتیەکان ئەڵێ ئێمە ناتوانین 100% کۆنتترۆڵی کواڵەتی بنزین بکەین بە تایبەتی لە بنزینخانەکانە، بۆیە تەدەخولی لایەنە ئەمنیەکانی ئەوێ بۆ ئەوەی کە ئەوە کۆنتترۆل بکرێت لەبەر تەلاعوبێکی زۆر ئەکرێ بە جۆری بنزین و ماوەدی تری تێکەڵەکرێ بە نایەسایی و زۆرێک لە بنزینخانەکان پاڵیان لێداوەتەوە لەوەی کە یاری بکەن بەو بنزینە بۆی کە قازانجی خەیاڵی بکەن لەسەر حسابی هاوڵاتی. ئەوە بوو کە ئێمە وەخۆشیان پێشتر هەراستیان پێ کرده بوو و ئێمەش کاتێک کە چوین پشکنینمان کرد بە شێوازێکی مەیدانی ئەوە دەرکەوت و سلمێرا کە کارەسات هەیە لە بنزینخانەکانە لە زۆرێک لە بنزینخانەکانە. بۆیە ئەمڕۆ بوو بە قەرارێکی جەماعی و قەناعەتێکی تەواو لەلایەن سەرۆکایەتی حکومەت و ئەنجومەنی باڵای نەوت و گازی هەرێمی کوردستان بەوەی کە لەمە دوا ژوورێکی هاوبەش دروست دەکرێت هەفتانە لە نێوان لیژنەی پیشەسازی وزە و سەرچاوە سروشتیەکان، وەزارەتی سامانە سروشتیەکان، وەزارەتی دارایی، سکرتارەتی ئەنجومەنی وەزیران کە ئەبێ لەمە دوا ڕێنمایی زۆر قورس دیاری بکرێ بۆ سزادانی بەسیترین سەرپێچی لە بواری کواڵەتی و جۆری بنزینە کە ئەبێتە مای دروستبوونی شێرپەنجە و چەندین پیسی ژینگەی تر و چەندین ئازار و ئەشکەنجەی تر و عەزەتی تر بۆ ئۆتۆمبیلی هاوڵاتیان. بۆیە داواکرا لە وەزارەتی سامانە سروشتیەکان کە گەرەنتی بدا بە کواڵەتی بەبێ لێپرسینەوەیانی. بەڵێ ئێمە وتمان جێ قبولکردن نییە بە هیچ شێوەیەک لەلای ئێمەوە کە کواڵەتی بەو جۆرە بێ. بۆیە قەرار وایە لەم یەک دوو ڕۆژەیە هەتاوەکو ڕۆژی چوارشەممە چەند ڕێنمایەکی زۆر قورس دابنین بۆ ئەوانەی کە سەرپێچی کارن لە کواڵەتی و جۆری بنزین، هەر کەسێک هەبن لە هەر ئاستێکا هەبن هەمومان پێکەوە بە یەک دەست بەڕۆڕوویان ئەبینەوە بۆ ئەوەی کە کۆنتترۆڵ و جۆری بنزین لە هەرێمی کوردستانە بگاتە باشترین ئاستی و بگاتە باشترین جۆری کە زەرەر بە هاوڵاتیان نەگەێنێ و بە ژیان و بە ژینگەی هاوڵاتیان نەگەێنێ. باشە دکتۆر، پرسیارەکەمەوە بوو ئەوەی کە لەم فترەیەدا کە ئەزمەی بنزین دروست بوو، ئەوانەی کە بوونەتە هۆکاری دروستبوونی خراپی کوالێتی بنزینەکە، ئەمان چیان بەرامبەر دەکرێت؟ ینی ئیجراعاتیان بەرامبەر دەکرێت؟ هەر پێشتر لە بەرنامەیەکدا پێکەوە گفتوگۆمان کرد، باسمان لەوە کرد کە یاسایەکەیە بۆ سزادانی ئەمانەکە سزاکەیان زۆر سووکە، ئەوەندە نییە بە قەدەوەی کە ئەمانە دەست هەڵبگرن لە کارێکی لەو جۆرە. چیتان کردو بۆ ئەوە ئێوە؟ بەڵێ بێگومان ئێستا وەزارەتی سامانە سروشتەکان کە ئەو جیهەتی معنیە بۆ مۆزوعە ئەوە دوایەوە کە ئێمەش داوامان لێکردن، ئێستا بازێ بنزینخانە هەیە 14 ملیار دینار غەرامە کراوە و چەندین بنزینخانەی تر پێیان داخراوە و سزای قورس دراون و ئەمە وەکو دەستپێک کە ئەم حملەی ئێمە لەگەڵ وەزارەتی سامان سروشتەکان دەستمان پێکردووە و خەڵکی تریش بەڕێوەیە و لیستێک لە ناوی بنزینخانە و لە کەسانێک کە لەسەر خوێنی هاوڵاتیان ئەیانەوێ خۆیان دەوڵەمەند بکەن لیستێکمان لە بەردەسایە و هەندێکیان لە وەکو بڵێ پشت و پەناشیان هەیە. بۆیە ئەمڕۆ جەخت لەسەرەوە کرایەوە کە هەر کەسێک پشت و پەنایان بێ ئێمە بەڕۆڕوویان ئەوەستینەوە و نابێ لەسەر حسابی خوێن و ژیان و ژینی هاوڵاتیان و ژینگەی هاوڵاتیان بهێڵین کەسانێک ئاوا ئستیغلالی وەزعەکە بکەن. باشە، ئەو لیستەی کە باسی دەکەی چێە؟ خەڵکی تایە بەرپرسی حکومی و خەڵکێکی دیار؟ بەڵێ کەسانێکن کە بێگومان مامەڵەی بنزین ئەکەن و کەسانێکن کە بەعزێکی زۆریان ئێستا لە ژێر تەحقیقیان بۆی کە بەڵگەی پێویستیان لەسەر کۆ بکەینەوە، چونکە ئێمە بێ هەڵوێستەکانمان هەڵوێستی یاسایی بن. لەبەرەوە بەڵێ کەسانێکن کە ئەتوانین بڵێ لە گەورە دەوڵەمەندەکانی ئەم هەرێمی کوردستانن. ئەی خەڵک کە لە ئاستی بەرپرسیارەتیە بێت، بەرپرسیارەتی حکومی مەبەستم، جارێ ئەوانە لە زمانی تحقیقان هەتاوەکو دڵنیا ئەبینەوە خەڵکەیە بەڵام لەژێر لێکۆڵینەوەدایە، جارێ بەڵگەتان نیە لە سەریان، ئەجینا خەڵکەیە کە لە ناو لەژێر لێکۆڵینەوەدایە. بەڵێ لەژێر لێکۆڵینەوەدایە. باشە، بەڵێ کاک شێرکۆ، دەمەوێت زۆر بە دیاریکراوی پێم بڵێیت
کەی نرخی بانزین دەبێتەوە بە 500 ئەستان ئەساسن دەبێتەوە بە 500 نرخی بانزین؟ ئەو پرسیارێکی زۆر سەختە ئەمڕۆ زیاتر لە 3 ساعات ئێمە گفتوگۆمان کردووە لەسەری و دواتر نەگەیشتینە ئەنجامێکی وازەح لەبەرەوەی کە توانای حکوومەت لە لای خۆیەوە قفڵ بووە بەوەی کە ناتوانێت لە لای ئێمە ئەوان ئەیانەوێت چارەسەری بکەن بەڵام بەوتەی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیرە پەیوەندیدارەکان کە ئامادەبوون لە کۆبوونەوەکە توانای حکوومەت لێرەیە وەستاوە بەرامبەر بە دابەزاندنی نرخی بنزین بۆیە ئێمەش سوور بووین بە هەمان شێوە لەسەر 500 دینارەکە لەبەر قەناعەتمان وایە کە چەند چارەسەرێک هەیە یەکێک لەو چارەسەرانەی کە تەڕەحمان کرد وتمان ئەگەر حکوومەت هەر توانای نییە ئەوە ئەکرێ ئەو بنزینە خاوەی کە ئەدرێ بە پاڵاوگەکان بە نرخێکی گران کولفە زیاد ئەکا دەرەنجام کولفەی لیترێک بنزین زیادەکە ئەو بنزینە خاوە هەروەکو ناوچەکانی تری عێراق جێبەجێیەکەن بە نرخێکی زۆر کەم بدرێ بە پاڵاوگەکان بۆی پاڵاوگەکان کولفەی بنزینیان کەم بێتەوە دەرەنجام بتوانین ئێمەش داوای 500 بکەین بۆ 1 لیتر بنزین ئەوەش پێویستی بە ڕەزامەندی بەغدایە بۆیە ئێبە وتمان ئەمانە یەکێکە لەو چارەسەرانەی کە ئەتوانین بیگرینە بەر لەگەڵ ئەوەی کە هەندێک مەساریفی تری حکوومەت هەیە لە شوێنی تر یان زیادن یان پێویستنین بە پێویست ئەکرێ لەوانە بگیرێتەوە بۆ ئەوەی کە بخرێتە سەر کولفەی بنزین و دەرەنجام بتوانین 500 دینارەکە جێبەجێ بکەین بۆ 1 لیتر بنزین بۆیە بەدیدی ئێمە چارەسەری هەیە ئەم گفتوگۆیانە ماوەتەوە بۆ چوارشەممە بۆ ئەوەی کە ئەو دیدانە زیاتر تاوتێ بکرێ ومێدوایە کە بتوانین دای بگرین بۆ ئاستەی کە پێویستە. باشە چوارشەممە بە دیاریکراوی نرخەکەی ڕادەگەێنرێت یاخود دیسان تەخیرەکرێ بۆ دوای چەند کۆبوونەوەیکی دیکە. وڵایتر ئەوە گفتوگۆکان ئێمە بەش بە حاڵی خۆمان بڕیارمانەوە کۆ لیژنەی سامانە سروشتیەکان کە مەسلەی 500 دینار بە داتا بە ڕقام بە حلول بە پرۆژە بە تەڕەحکردنی بەدیل خستومانەتە ڕوو و ئەگەڕێن پێ بدەیت جەنابەت چەند بڕگەیەکی ترمان هەیە کە ئەمڕۆ بڕیارمان لەسەردا زۆر گرنگن ئەگەر بکرێت باسی لێوە بکەم بۆی کە هاوڵاتیان لێی بە ئاگابن. باشە من چەند کۆمنتێکت بۆ دەخوێنمەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەلوەند شێخانی دەڵێ من نازانم بۆ کاک شێرکۆ ئەو کاتێک کە ئاشتی هەورامی نرخی بنزینەکەی کرد 800 دینار ئەیوت ئەمە سەرکەوتنە نووسیوەتی لێی بپرسە ئێوە وەک پەرلەمان چیتان کردووە و چیتان بەدەستە؟ بە هیچ شێوەیەک بەندە تەسریحی وام نەداوە کە ئەوە سەرکەوتنە بەڵکو ئێمە ئەوە کۆبوونەوەی پەرلەمان کە 7 ساعتی خایەن تەسویر کراوە و پەخشی ڕاستەوخۆ کراوە کە کەسمان دەنگی لەسەر ئەو 800 دیناری کە پێشنیار کرابوو لەلایەن وەزیری سامان سروشتەکانەوە نەداوە و ناڕازی بووین لەسەری هەتا ئەم لەحزەیە و بەردەوامیش ناڕازیە بین لەسەری لەبەری قەناعەتمان وایە بە داتا بە شێوازی زانستی کە ئەتوانین دای بەزێنین بۆ 500 و ئەوەیە جیاوازی تێگەیشتنی ئێمە بۆ چارەسەرکردنی مەوزوعەکە کە نابێت لەسەر کۆڵی هاوڵاتیان بێ لەگەڵ تێگەیشتنی حکومەت و حلولی حکومەت و توانای حکومەت کە ئەوان پیان وایە کە قفڵە بێ لەم ئاستەیە و ئەوان ناتوانن دایگرن بەو شێوەیە. باشە لاوەند سید هاشم دەڵێت کاکەبان نرخەکەی وەکو خۆی بێت بەڵام کوالێتەکەی باش بکەن. پرسیاری لە تۆش کردووە دەڵێ ئایا کاک شێرکۆ بۆ خۆی سیارەی هەیە و هەستی کردووە بە خراپی کوالێتی بنزینەکە حەزەکەم وەڵامی بیتەوانێەوە بە حکومی هاوڵاتیەکە و لێرەوە بە دەرفەتی زانیەوە ئەم کۆمنتی بۆ تۆ نووسی وەکو پەرلەمانتارێک کە حتمما هەر ئەو خەڵکن کە دەنگ بەیەوە دەدەن و دەتان بەنە پەرلەمان دەڵێ دیارە زۆر بە دڵپڕێ و دەڵێ قەت لێتان خۆش نابم لەسەر ئەم بنزینە خراپە چونکە دڵم زۆر پڕە لێتان. ڕاستە ئەوە ئەگەر بێت و ئێمە بەرگریکار نەبوو بین لە بەڕێزی و لە هاوڵاتیان ئێمە هەر لە سەرتاوە لە سەنگەری بەرگری داین و خۆمان بە محامی و بە داکۆچیکاری سەرسەخت لە معاناتی بەڕێزی و لە معاناتی هاوڵاتیان ئەزانین بۆیە شەو ڕۆژمان خسۆتە سەر یەک سوپاس بخوا و سەبارەت بە سیارەکەم بەڵێ من پێڵێم کە من خۆم سیارەم نییە تام لەحزەیە بە سیارەی کوڕەکەم هاتوچۆکەم و بە تەکسی هاتوچۆکەم و باش ئاگام لێتی لە معاناتی هاوڵاتیان نەک هەرمن بەڵکو زۆرێک لە هاوڕێیانم لە پەرلەمان بەڵێ بێگومان گرفت هەیە لە کوواڵەتێکەیە و بێگومان ئەو کوواڵەتیەیە کە ئێمە شەکو هەر هاوڵاتێکی تر ئەزیەتی ئامێرەکان ئەدا ئەزیەتی مەکینەکان ئەدا
لەبەرەوە بە دڵنیاییەوە ئەو شەڕێک کە ئەیکەین بە شەڕێکی ڕەوا بە مەبلانێکی ڕەوا بە داکۆشێکی ڕەوای ئەزانین بۆی کە بتوانین ئەوەی کە ممکنە لە ڕازیکردنی هاوڵاتیان بیهێنینە دی. باشە. هەر کۆمنتێکی دیکە ئالانی ئەلەند باسی لە پۆستەکان کردووە زۆر بە ڕوونینی نووسیەوە بەڵام زیاتر مەبەستەکەی ئەوەیە کە ئەم گرفتی ئێستا کە ئەزمەی بانزینی دروست کردووە یاخود سوتەمەنی دروست کردووە پەیوەندی بە خەڵکانی شیاو بۆ پۆستی شیاو ئەو بەم جۆرە نووسێتی دیارە بەستەوەی ئەو کەسانی لە پۆستەکانیان سەبارەت بە سوتەمەنی دیارە هەر لە وەزیری سامانە سروشتێکەوە تاوەکو لیژنەکەی ئێوە کە کراون بە لیژنەی نەوت و غاز یاخود سوتەمەنی لە پەرلەمانی کوردستان ینی بەشێکە لە هۆکارەکە ئەوەی کە خەڵکانی شیاو لەم پۆستانە دانین ئەمە پرسیاری ئالانی ئەلەندە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە بەریتانیا بۆ ئێوەی نردووە فەرموو. بەشەکەی خۆمان ئێمە وەکو پەرلەمانتار وەکو لیژنەی پیشەسازی وزە و سەرچاوە سروشتەکان ئەوە خەڵک ئەبێ حکم با لەسەر ئەدامان لەسەر ئەوەی کە چۆن توانی ومانە یا چی ئەەکەین بۆ ئەوەی کە ئەو مافانە دابین بکەین لەبەر ئەوە هێڵینەوە بۆ خەڵک کە هەڵسەنگاندنمان بۆ بکە. بەشەکەی حکوومەت دید و بۆچوونی ئێمە ئەوەیە بەڵێ بە تەئکید کەم و کورتی هەیە بە تەئکید بە تایبەتی لە کواڵەتی بنزینە کەم و کورتی و تەقسیرێکی زۆر هەیە بە حکمەوەی کە نەتوانراوە بنزین بە پێی پێویست کۆنتترۆل بکرێ بە جۆرێکی باش و مەترسی هەیە لە بڵاوکردنەوەی نەخۆشیەکان. باشە. دیارە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کۆمنتێکی زۆر هاتووە کۆمەڵک پرسیاری زۆر هاتووە بۆ تۆ من هەموویت بۆ دەخوێنەوە بەڵام دەمەوێت پرسیارە بکەم سەبارەت بەوەی زۆر بە دیاریکراوی چی ڕێگرە لەوەی کە یعنی لە کۆبوونەوەکەی ئەمڕۆتانە چی بوو ئەوەی کە ڕێگری دەکرد بانزین ببێتەوە بە 500 دینار مۆبەڕێری ئێوە چییە بۆ ئەوەی کە بانزین ببێەوە 500 حکوومەت بۆچی نایەوێت بێتەوە بە 500 ینی دەمێ بۆم ڕوون بکەیتەوە بە وردی چییە بۆ ئەوەی خەڵک ئاگادار بێ. باشە بەس بیرت نەچێ ڕێم پێ بدەی بۆی کە هەژنۆ خاڵی تر هەیە کە بڕگەی گرنگن ئەمڕۆ برانمان لەسەرداوە. زۆر باشە من ئەماکەم بەدەستێک دەگەڵ وەڵامەکە تا ئەوانەش و کاتێککە خۆت بە گونجاوت زانیم. باشە سەبارەت بەوەی کە ڕێگر چییە لەوەی کە ببێ بە 500 حکوومەت وەکو باسم کرد ئەڵێ ئێمە چەندین ڕێگرمان هەیە ئەزمەیەکی مالی گەورەمان هەیە بەغدا بودجەی لێ بڕێوین بێجی 1.5 لیتر ڕۆژانە ئاهات لە بنزین بۆ هەرێمی کوردستان ئێستا ئەوە وەستاوە نزیکەی 1.5 میلیۆن ئاوارە هاتوونەتە هەرێمی کوردستان و زیاتر لە 150 بۆ 200 هزار سیارە هاتوونەتە هەرێمی کوردستان ئەمانە هەموو بنزینیان ئەوێ ئەم قەیرانانە هەمووی پێکە وای کردووە کە حکوومەت بڵێ ئێمە ناتوانین بەم شێوەیە کار بۆ ئەوە بکەین کە نرخی بنزین داگرین لەم ئاستەی کە ئێستا هەیە. ئێمەش وەڵاممان ئەوەیە ئەڵێین یەکەم ئەگەر حکوومەت بەردەوام بێ لەوەی کە نەوتی خاو بۆ پاڵاوگەکان بەم نرخەی ئێستەی دابین بکە بەڵێ کولفەی دروستکردنی لیترێک بنزین بەرزە بێتەوە دەرەنجام ئەگاتە سەر و یعنی ڕقمێکی تایبەت هەیە کە ئەوەیە کە ئێستا هەیە. بەڵام ئێمە ئەڵێن نەوتی خاو لەلایەن حکوومەتەوە زیانی هەیە بۆ حکوومەت زەرەرەکە چییە؟ ئەگەر نرخی نەوتی خاو با بڵێن بەڵێ ئەبێ حکوومەت پارەی تر دابنێ ئەبێ حکوومەت ئەو کاتە پارەی تر دابنێ یعنی ئەبێ حکوومەت ئەو کاتە پارەی تر دابنێ کە ئەوە ئیمکانیاتی حکوومەت قورسترەکە. وەڵامی ئێمە ئەوەیە ئەگەر ئەو نەوتەخاوەی کە هی خۆمانە ئەم نەوتەخاوە وەکو ناوچەکانی تری عێراق کە جێبەجێیەکەن بە نرخێکی زۆر کەم بدرێ بە پاڵاوگەکان و ئەو نرخە کەمە بێگومان کولفەی لیترێک بنزین دا ئەگرێ کە کولفەی لیترێک بنزین داگیرە ئەو کاتە ئەتوانین باس لەوە بکەین کە بە نرخی کەمتر ئەو بنزینە بفرۆشینەوە بە هاوڵاتیان واتە 500ەکە ممکن ئەبێ لەو کاتەیە. ئەمە پرۆژەیەکی یەکەم کە ئێمە داکۆچی لەسەرەکەین بۆی کە 500ەکە تحقیق بێ. لە پاڵ ئەمەیە ئێمە ئەتوانین هەندێک مەساریفی تر هەیە کە پێمان وایە یان زیادە یان زۆر زەرور نییە کە حکوومەت ئەیکا لەوانە بگرینەوە بۆ ئەوەی کە بیخینە سەر تێچووی بەرهەمهێنانی 1 لیتر بنزین بۆی کە دای بگرین و لەسەر کۆڵی هاوڵاتی نەبێ ئەوەی کە هاوڵاتی ئەبێ بیدا لە فەرقی سعری 500 بۆ 800ەکە بەم شێوەیە دابینی بکەین و دەرەنجام بتوانین 500ەکە تحقیقکەین. ئەم دوو بۆچوونەیە کە چوارشەممە گفتوگۆی زیاتری لەسەرەکەین بۆی کە وجهە نەزەری ئێمە لەگەڵ وجهە نەزەری حکوومەتە یەک بخرێ بە ئومێدیەوەی کە دابژیرێ بۆ ئەو نرخەی کە باسمان کرد. باشە فەرقەکەتان زۆر بوو ینی قسەیەکی باو هەیە ئەڵێ
ئەوە نەتان فەرق نییە ڕێکەون ینی ئێوە زۆرتان فەرق بوو بۆ ئەوەی کە ڕێ بکەون لەسەر نرخێک ئومێدمان وایە کە بگەینە خاڵێکی هاوبەش لە نێوان بەدەر لە 800 دینارەکە حکوومەت پێشنیازی هیچ ڕقەمێکی تری کرد پێشنیازی کردووە بەڵام ئێمە نەمانتوانی قبوڵی بکەین بەڕاستی چەند بوو یعنی حدودی 750 ئەوە بێ لەوەی کە مەسلەی کۆبۆن کە نامێنێ بێ لەوەی کە بنزینی بازرگانی ئەویش مەوزوعێکە لەبەرەوە وەکو بڵێ تی هەڵکێشن لەگەڵ یەکە جاگە ڕێن پێ بدەی ئەو خاڵانەی کە گرنگە ئەمڕۆ لە کوبنەوەکە دوای وەڵامان لەسەردا باسێکی لێوە بەنیاز نین لە هیچ ینی هیچ لەو 500 دینارە سەر بکەون دەتانەوێت تەنیا بە 500 دینار بێ ینی سازش لەسەرەوە ناکەنێوە ئێمە نیەتمان نییە سازش بکەین لەسەر غێری 500 لەبەرەوەی کە بەداتا نەک لەبەر خۆمان ئێمە خواستی هاوڵاتیانە بەڵێ ئەکید خواستی هاوڵاتیانەوەیە فەرمو ڕوونکردنەوەکە چی بوو دەدویست باسی بکەی بەڵێ ئێمە ئەمڕۆ تەبعاً لە پاڵ ئەم خاڵانەی کە لە سەرەتای بەرنامەکەەوە عەرزمان کرد چەند خاڵێکی زۆر گرنگ کە ڕێکەوتین لەسەری کە زۆر گرنگ بوو بەڕاستی بەلامانەوە یەکەمیان بریتی بوو لەوەی کە ئێمە مەترسیەکمان هەبوو کە ئایا نەوتی زستان دابین کراوە و ئایا نەوتی زستان وەکو ساڵانی تر لە مانگی 1 و 2 دابەشەکرێ دوایەوەی کە زستانەکە تێ ئەپەڕێ و سەرماکە تێ ئەپەڕێیان دابین کراوە و گرنتیمان ئەتوانن گرنتیمان بدەنێ ئەوە بوو گرنتی تەواومان وەرگرت کە نەوتی زستان لە مانگی دەیە دابەشەکە بەسەر هاوپرسیانیانە و پێش ئەوەی کە وەرزی زستان بێت هەوڵ بەی ئەوەی چێک بوو کەیتەوانێ فەرموو زۆر باشە مەسلەی کوواڵەتی بنزین ئەوە بەڵێنمان وەرگرت بەوەی کە لەلایەن وەزارەتی سامانە و لە وەزارەتی ناوخۆ و لایەن ئەمنیەکان کۆنتڕۆلی ئەومان بۆ بکرێ و ئەو ژوورە هاوبەشەی کە باسمان کرد هەفتانە کۆ ببێتەوە نێوان ئێمە ئەوانە بۆ ئەوەی شەفافیەتی معلومات و هەر زانیاریەک کە ئێمە پێویستمان بێ وەزارەتی سامانە سروشتیەکان دەزواڵا بێ بۆی کە لە ڕێی ئێمەشەوە بگا بە هاوڵاتیان و بەڕای گشتی هەروەها لە کۆتایی مانگی نۆیە سەقفێکی زەمەنیمان دانا کە یاسای سندوق پرۆژەیاسای سندوقی نەوت و گاز کە لەژێر سەرپەرشتی پەرلەمان ئەبێ و هەموو داهات و خەرجی و سەرۆت و سامانی ئەم هەرێمی کوردستانە لەو سندوقەیە ئەبێ و راپۆرتەکە بۆ پەرلەمان و پەرلەمان سەرپەرشتیەکە لە مانگی نۆیە ئەم پرۆژە یاسایە کە تەواوکەری یاسای ژمارە 22 ساڵی 2007 نەوت و گازی هەرێمی کوردستانە ئەوە لە مانگی نۆیە تەواو بێ هەروەها پرۆژە یاسای دامەزراندنی کۆمپانیای کوردستان بۆ نەوت و گاز کە هەموو مامەڵە نەوتی و فرۆشتن و هەناردە و گەڕانن بە دوای نەوتە ئەویش لە مانگی دەیە کۆتایی پێبێ لە پاڵ پرۆژە یاسای کانزافلزی و لافلزیەکان کە ئەمە یۆرانیۆم و هەموو کانزاکانی ئەم هەرێمی کوردستانە کە سەرۆت و سامانێکی زۆرە خوای گەورە بێمێ بەخشیوە کە تا ئێستا بە یاساڕێک نەخراوە بە یاساڕێک بخرێ هەروەها سەبارەت بە وەزارەتی سامانە سروشتیەکان بەڵێنی داینێ کە دەرگاکانی تەواو واڵا بکە لە بەردەمی شەفافیەت و لە بەردەمی هەر زانیاریە کە ئێمە پێویستیمان پێ هەبێ ئاخر خاڵم کە ئەویش ئەوەیە بەپێی پێویست نەبوو بەپێی پێویست نەبوو و ئەوە جەختی لەسەرکرایەوە لەلایەن ئێمە و لەلایەن سەرۆکی حکوومەتیشەوە و ئامادە باشی و بەڵێنی تەواومان پێدرا لەوەی کە بۆ نمونە ئێمە وتمان ئێمە فرۆشتنی بنزین لە تەنەریێڵدزەوە ئەبیستین چەند بنزین فرۆشراوە چەند تانک لە بەحرەکانایە چەند تانکەر چووە بۆ ئێران چوە بۆ وڵاتانی تر پاڵاوەکان بەرهەمیان چەنە ئەمە هەمووی تەفاسیلێکی زۆرن تا ئێستا بە پێویست ئاگادار نەبووین بۆیە بوو بە معانات بۆ ئێمە لەبەرەی بەرپرسیاری و داتا و زانیاری پێویستمان لە بەردەستانیە نەخێر میکانیزمەکان ئەو ئاسانکاریان بۆ نەئەکردین بۆیە ئەمڕۆ میکانیزمی ئەوەدانرا کە ئێمە هەفتانە لەو ژوورە هاوبەشەیە هەموو ئەو باس و خواسانە تەصفیە بکرێ و ئەوە بۆ بە بڕیارێکی جەماعی و استعدادی تەواو نیشاندرا و گەرنتیمان پێدرا بەوەی کە ئەومان بۆ دابین بکرێ ئەوەی کە آخر خاڵ بوویستم جەختی لەسەر بکەمەوە ئەویش ئەوەیە تا ئێستا بەرهەمهێنانی کارەبا لە هەرێمی کوردستانە لە ڕێی گازۆیلەوە بەرهەمی کارەبا ئەهێنرێ کە ئەمە زیاتر لە 3 ملیارد دلار قورسایی لەسەر بودجەی ساڵانەی هەرێمی کوردستان دروست کرده بوو ئەمڕۆ ئێمە جەختمان لەسەر ئەوە کردەوە کە لە دنیاە گازی سروشتی بەکارەهێنرێ نەک گازۆیل بۆ بەرهەمهێنانی کارەبا بەم شێوەیە ئەمە بوو بە بڕیارێکی حکوومەت کە پێشتر بیریان لێ کردبووە کاریان بۆ کردبوو ئێمە جەختمان لەسەر کردەوە و ماوەیەکی ئەوێ تاوەکو ئەوەیەتە دی بەڵام ئەمە بڕیارێکی زۆر استراتیجیە لەبەرەوەی ساڵانە زیاتر لە 3 ملیارد دلار
ئەگەڕێتەوە بۆ بودجەی هەرێمی کوردستان و ئەمەش داهاتێکی گەورە ئەبێ کە تا ئێستا ئەم ماوەی ڕابردووە ساڵانە ئەم 3 ملیار دۆلارە لە بودجەی هاوڵاتیانەوە ئەچوو بۆ بەرهەمهێنانی کارەبا لە وێزگەکانی کارەبایە بەم تەحەولە بەم ریفۆرمە ئەو مەبلەغە زەخمە ئەگەڕێتەوە بۆ بودجەی هەرێمی کوردستان و بۆش ئەتوانین هەم نرخی بنزین داگرین و چەندین بوژانەوەی تر لە ئابووری هەرێمی کوردستانی پێجێبەجێ نەکراوە پەیوەندی بە نوعێتی جێبەجێکردن و یانی ئەو ئامێرانی کە هەبوون وەکو پێویستبیری لێ نەکراوەتەوە بۆی بۆ لەمە دووە گازوایل بەکاربێنرێ گازی سروشتی ببورە پێشتر وەکو بیرۆکە هەبووە بەڵام هەنگاوی عملی ماوەیەکە دیارە حکوومەت خەمی خواردووە بەڵام ئێستا بۆتە قەنەعەتی مشتەرەک لە نێوان ئێمە و لە نێوان حکوومەتیشە بۆیە ئەمە شتێکی دڵخۆشکەرەیە کە بتوانین بە هەردوو لامان لەم دەورەی پەرلەمانیەیە ئەو تەحەولە گۆڕانکاریە نەوعیە بکەین لە بەرهەمهێنانی کارەبایە و ئەو پارە زۆرە و ئەو 3 ملیار دۆلارە ساڵانە بگێڕێنەوە بۆ بودجەی گشتی هەرێمی کوردستان. باشە دەکان ئاسۆ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوێتی ئەم هەموو نەوتە هەناردە دەکرێت بۆ نرخی بانزین ناکرێت بە 500 دینار دەڵێت نەوتە ناردەمەکەن و بانزین هەرزان بکەن دیارە پەیوەندی بۆ وەڵامی پێشوتەوە هەیە کە باست لەوە کرد وەکو پێویستەوە ئاگاداری داهاتی نەوتەوە نین ینی ئەوەنەی ئێوە ئاگادارن ئەوەندەی بە دوایە چوون ئەو داهاتی لەنەوت دەست دەکەوێتەوە ناتوانرێت بۆ نمونە نرخی بانزینی پێهەرزان بکرێت وەکو تۆ ئاماژەت پێکرد هەندێک شتی تر هەیە وەکو بەدیل وەربگیرێ بۆی ئەو نرخە نەخرێتە سەر لیترێک بانزین هەروەکو وتم دوو ڕێگا هەیە ڕێگای یەکەمان ئەوەیە کە لە ڕێی داهاتی نەوتەوە کە ئەفرۆشرێ کە ئێستا حالیەن ئەو داهاتە بە پێی وتەی وەزارەتی سامانە سروشتەکان و بە پێی معلوماتی حکوومەت کە بە ئێمان داوە ناتوانێت موچە دابین بکە و ئەوەی کە هەیە تا ئێستا هەندێک پینۆپەڕۆی کردووە لە مەسلەی موچەی فەرمانبەرانە بەڵام لەم لاوە وەکو ئەو بەڕێزەوتی ئێمە لەبری ئەوەی کە نەوتی خۆمان بفرۆشینەوە ئێمە نەوتێکی زۆرمان هەیە با بە نرخێکی زۆر هەرزان بیدەین بە پاڵاوگەکانی بازیان و کەڵک بۆ ئەوەی کە کولفەی بەرهەمهێنانی بنزین داگرین و بتوانین بنزین بکەین بە 500. بەڵێ کۆمنتێکی دیکە تۆ دەڵێ باشە لەگەڵەوەی کە بانزین بۆ لەمە دوا بە کۆبۆن وەرناگیرێت ئەی بانزینی تیجاری چی لێ دێت و چۆن جیا دەکرێتەوە ئەمە ڕێگە خۆش ناکا بۆ ئەوەی وەکو خۆی دەڵێ فرتوفێڵ و ساختەکاری زیاتر بکرێت لە فرۆشتنی بانزیندا بەڵێ ئەوە بەشێکە بێت لەو تەفاسیلی کە باسمان کردومان هەنێک شتمان ماوە کە ڕۆژی چوارشەمە ئەبێ پشت بەخوای گەورەیەک لای بکەینەوە. بەڵێ دوا کۆمنتم بۆتان تەها عەبدوڵڵا دەڵێت ئەگەر کێشەی بانزینتان پێ چارەسەر نەکرا ئامادەن دەست دەکار بکێشنەوە؟ ئێمە کێشەی بنزینمان پێ چارەسەر نەکرا زۆر گرنگە بەلامانەوە کە هەمیشە لە سەنگەری خەڵکابین و هەمیشە سوور بین لەسەر دیفاعکردن لە مافی خەڵک و لە خواستی خەڵک بەوەی کە ممکنە لە چارەسەر بکرێ. ئێمە هەموو لە یەک دڵنیاکەینەوە ئەو چارەسەرانەی کە ممکن بێ و ئەوەی کە لە توانای بەشەرا هەبێ ئێمە درێخی نەکەین لە دابینکردنی و لە فشارکردن بۆی و لە هەوڵدان بۆی و خەباتکردن بۆی و ئەبە بەکارێکی زۆر پیرۆزی ئەزانی کە ئەرکی سەرشانمانە جێبەجێ بکەین و بێگومان یعنی ئێمە پەرلەمانتارێتیمان لەوانەیە هەندێک وابزانێ زۆر سوورین لەسەر ئەوەی کە لە پۆستی پەرلەمانتاریات بینەوە ئێمە ئەگەر میلەت نەیەوێ پەرلەمانتار بین بێگومان ئێمە پەرلەمانتارێتی ناکەین. زۆر سپاس بۆ شێرکۆ جەودەت سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە لە پەرلەمانی کوردستان. سپاس دەکەم کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی. عزیزانی نارتی زۆر سپاس بۆ پرسیار و سەرنج و کۆمنتەکانی ئەوەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا بەرنامێکی دیکە هەر شاد بن.